من لێرەوە ڕێز و سڵام بۆ جەنابی دکتۆر مەلامەزەر خوراسانی مامۆستای گەورەمانە ئەدامان لە یەکە و نزیکە زۆر احتیاجی هیچ شتێکی تیان نیە. مامۆستا مەزەر مامۆستامانە ئوستادی ئێمە دکتۆرا هەیە لە شەریعەتایە مامۆستای بەڕێزمانە ئێمە ئەدامان لەگەڵ لێکە و نزیکە زۆر احتیاجیە چکە ئێمە پێش هەموو شتێک پێشەوەی مامۆستا بم قورئان خوێن و مەولود خوێن و با بڵێن مامۆستای مەقامات بووینە کە ئەوان ئەڵێن ئەو برادرانە ئەڵێن وەڵا شتێک پێغەمبەرێکی بێمە ناکرێ خۆی مەقامی کورد بەکارێدێنێ مامۆستا لە علمی مەقاماتی عراقیە مەقام کورد نیە یاشەرجان ئەو قسەیە بۆ یەکێ بکە کە ئەهلی علم نەبێت مەقامی کورد نیە مەقامی سەبەی زەمزەم هەیە مامۆستا بۆیە کە حتا هاتووە مەقامێکی بۆ وەڵای مامۆستا ڕقل لە قورئان خوێندنەکەشە بێتەوە حەش حازی دوو لە قورئانەکە با بڵێن هاتووە مامۆستای بەڕێز چی وات لێ کردووە مەقام خەنەبات حیجاز دیوان ڕەس سێگا ئەوشار وەنیە بۆ بەوانە نەخوێنم تو شتێکە دێناوە ئەتوێت تەقلیدی شوێنێکی دیکەم بۆ بکەیتەوە وەڵای برا من ئەگەر قرار بێ خەڵکی وڵاتێ بم خەڵکی وڵاتەکەی خۆمە بم بالتەکید بۆیە کە من لێرەوە ڕێز و سڵام بۆ جەنابی دکتۆر مەلامەزەر خوراسانی مامۆستای گەورەمانە ئەدامان لە یەکە و نزیکە زۆر احتیاجی هیچ شتێکی تیان نیە بەڵکو ئەمە یعنی گەورەیە بۆ من ئەگەر ئەدامان لەو مامۆستا بەڕێزە بچێت زۆر احتیاجیە